زۆر باش. بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە ئەو کاتتان باش. زۆر خۆشحاڵم بەوەی کە جارێکی تر دێم بۆ خزمەتان. ئازیزان، ئەوڕۆ 8 مارس ڕۆژی جیهانی ژنە. لە بەرنامەی ئەوڕۆدا وێڕای پیرۆزبایی لە ژنانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب لە پیاوانی شۆڕژێر کە بۆ ئازادی بەرابەری هەوڵیان داوەشان بەشانی ژنان بەرنامەیەکمانە بێ کە ڕاستەوخۆ لە تلویزیۆنی کۆمەڵەوە بڵاوە بێتەوە. ئەو بەرنامەیە هاوکات لە تۆڕە کۆمەڵایەتەکانی کۆمەڵە مێدیا نێتوەرکیشەوە بڵاوە بێتەوە. بەم بۆنەوە داوامان کردووە لە هەڵسوڕاوانی بواری ژنان هاوڕێیان ئەستی پیرۆتی، هەتاو عەبدوڵایی، فەراسەتی ساڵحی و هاوڕێ گوڵنازی گوڵمەحەمەدی. وێڕای پیرۆزبایی لەو هاوڕێیانە بە بۆنەی ڕۆژی ژنەوە بەخێراتنتانەکەم. هاوڕێ من پرسیارەکەم لە هاوڕێ ئەسیەوە دەست پێیەکەم. هاوڕێ ئەستی ئەگەر ئاوڕێک بدەینەوە لە چەند ساڵی ڕابردوو، تەبعەن خەباتی ژنان پڕ لە دەستکەوتهای پڕ لە شانازی لە توولی خەباتی چەند ساڵی خۆیاندا. تەبعەن ئەو بەرنامە ناتوانێت ئاوڕێک بداتەوە لە هەموو ئەو ساڵانە، بەڵام پێم خۆشە ئاوڕێک بدەینەوە لە چەند ساڵی ڕابردوو. نەقشی ژنان لەم خەباتە تا چۆنە بینن بە زەحمەت بۆ بینەرانی مە باش. زۆر سپاس لەو بانگێشتنە. من پێمە سەر نەقشی ژنان لە ئێرانە پێداڵدەبن. بەڵێ ئەوەندەی کە بەرچاو بوو ئەگەر ڕای لە پەنجاوە حەوتەوە چاویەکەی ژنان گشتی دەنێو ئەو جنبشەیدا بوون و زۆر ئارەزوویان هەبوو، زۆر ئومیدوار بوون کە دوای ڕوخانی شای دەتوانن زیندگیێکی باشتریان هەبێت، دەتوانن بە یەکسەری ئازادی واقعی بگەن، کە بەداخەوە وانە بوو بە خاتریەوەی کە ئەو نیرۆی کە هاتە سەرکار نەتەنها ئەو خاستانەی جواب نەداوە، بەڵام بەڵکو دەوڵەتێک هاتە سەرکار کە بوون و نەبوونی وە قانونی وە سنەتی هەموو شتی دژ بە ژن بوو. ئەوەڵین قسەکانی ڕاهبەرانی ئەو دەم سلاح خۆمێنی و هەموویان ئەوەڵ شتێکی کە کوتیان ژن بەرابەر نییە، ژن حەقی نییە. مەسەلەن لە ڕێسکای قەزای ئێرانێدا تازەوە بەشی ڕۆشن فکرێک هەیە کار بکە. ژن دەبیتابێ ئەوە یعنی بە قانون دانایدی، قانونی حکوومەتی تا قەبلە نەکەدا شەریعەت و دا کتێبهای دینی دابوو، ئەو دابوو بە قانونی جامعی کە ئەمە تاعین دەکەین کە ژن چ ڕەفتارێکی بکات، چ لیباسێکی لەبەر بکات، ئایا دەتوانێت سەفر بکات، ینی قانونەن نابێ بتوانێت جزبی قانونی جمهوری ئیسلامیە بۆ ژیانی ڕۆژمەڕە بیتەبعەت لە حکوومەتی ماڵە بکە. ئەوە پیاوی کە لە ماڵەدا جاوە دەتوانێت بابی بێبرایی بێ هەفسەری بێ، ئەوەیە کە تاعین دەکات. مجازات هاتووە طبقی قانونی ئیسلامی پیاو بۆی هەیە مجازاتی ژن بکە ئەگەر نافەرمانی بکە. جا بۆیە دەورەیدا ئەگەر چاوی بکەین ئەنی سیستەمی بە ژن عادێکی زۆر وەسیعتری ئیجتیماعی سیاسی ئیدۆلۆژیکی بەخۆی گرت. بەڵام ئەگەر هەر ئەوە هەر لە ئەوەڵی ئینقلابەوە وەختێکی وانە پەرتەمی وان هەڵگرت کە ژن دەبی لیباسی هەبێ، تایبەتی حیجابی هەبێ و ناڕەزایی خۆیان نیشاندا
يعني الواقع نارضایەتی خۆیان بە مەفهومی ئەوەی کە ئەو سیستێمە ئەو قانونانە ئەوەی حجاب نمایەندەی ئیدۆلۆژیک سیاسی ئەو دەوڵەتەی تازە و ئەلەو دەمەوە ئەو مبارزە هەر ئیدامەی هەبووە موجود وەفتی خۆی هەبووە وەکو هەموو جنبشێکی دیکە دەوتی ساڵێ ڕابردا بە نەزەری بن حرەکەتی ژنان کوردن لە ئێرانیا نسبەت بە ساڵهای پێش نسبەت بە جنبشەکانی پێشوو ئەندازە فەرقی کردووە. فەرقەکە ئەوەیە کە ئەوڵان خاستەکان زۆر مشەخەصە ژنان توانیوانە فۆرمولە بکەن کە چیان دەبێت و ژنان بێتگەلە تەعیین و تەعریفی خاستەکانیان سعیان کردووە کە نیشان ئەو مبارزە بەرمەبنای ئەو خاستانە شکل بدات. هیچ وەختێک لە بزوتنەوەی ئێرانیەدا هێندە جنبشی ژنان لەگەڵ جنبشەکانی دیکە علاقەی ئاوافشۆدەی نەبووە. هەر دەو ساڵانەیە ڕابردووە هەر 2 ساڵەوەی پێش لەو هەرەکەتانێک کە مثلەن لەو کارخانانە لە جنوب ئێرانە لە هەفتەکە ئەوە وجودات خۆ ژنان بەڕاستی حمایەتیان کرد و شرکەتیان کرد و یان مثلەن لە هەرەکەتی بازنشەستەکاندا ژنان نەقشیان هەیە نەقشێکی تاعین کنندەشیان هەیە سەرفەن سەربازی سیفر و ئەوەی کە وەدواکەون نین ژنان توانیوانە نەقش بە دەرەجاتێکی زۆر نسبەت بە پێشوو دەپزوتنەوەکانی مختلفی کە لە ئێرانە وجودی هەیە شرکت بکە و قسەی خۆی بکە و خاستی خۆشی مەترەح بکە لە چوارچێوەی تەبیعەتەن بۆ جنبشی ئێرانیە ئەویش مەحدودیەتایەکی خۆی هەیە وانێ هەموو شت زۆر زۆر باشە بەڵام وەکو جنبش کارگەری وەکو جنبشی دانیشتوویان وەکو جنبشی عمومی محدودیەت و فرسەتی خۆی هەیە بەڵام ئەو شتێک کە تاعین مهمە ژن فێر بوو کە ڕۆژانە دەبێت بۆ ئەوەی کە حەقی بدرێتە بەوەی کە بتوانێ زندگیەکی بەرابەر بکە بۆی کە دنیایەکی دیکە هەر لە ئێستاوە سەعی بکە ساز بکە ئەوەی حاڵی بۆ کە دەبێت ئەو مبارزەی ڕۆژانە بە سەعات و بە سانیە بباتە پێشە و توانیوێ کە نزیک بێتەوە لە شناختی وەی کە چه هەردوو جنبشەکانن کە نزیکن لە بزوتنەوەی ژنان و دەتوانن حمایەت بکەن لە بزوتنەوەی ژنان بەو مەفهومەی پێم وایە جنبشی ژنان گامهایکی زۆر گەورەی هەڵگرتووە وە کەماکان ئیدامەی هەیە و بۆیە زۆر کەس بەوەی وانێکی هاتۆتە سەرەوەی کە ئینقلابی ئایندە لە ئێرانە ئینقلابێکی ژنانە دەبێت ئەوە صرفەن ئارەزوویەک نییە یعنی ذهنیەت نییە قدرەتی مبارزەی ژنان ئەو تەفەککورەی بە وجود هێناوە لەو زاویەشەوە بە نەزەری من زۆر مهمە و بەتایبەت و مثلەن سەمبۆلێکی ئەو حمایەتی جنبشی ژنان یا رابطەی جنبشی ژناندا لەگەڵ جنبشی کرێکاری مثلەن تۆ لە حرەکەتی سەپیدەی کۆلییاندا دەیبینی کە ئەو هەموو شکنجە و ئەو هەموو مانەکەی بۆ دووباری استقامەتەی دەحیمایەت لە جنبشی کرێکاریدا نیشاندا دانیشتوویەک کە بەو شدەتەی شناختی وەی پەیدا کرد کە چۆن ئەو تەبەقە مهمە هەم بۆ خاستەکانی خۆی هەم بۆ ئینقلابی ئایندەی ئێرانە و ئەوە فقط سەبیدەی کۆلیان نیە هەر ئەلهان کە ئێمە قسان دەکەین هەر ئەو ساڵەکانە تعدادێکی بێ ئەندازە ژنی فعالی سیاسی لە ئێرانە لە زیندانەکان دەکەون و ویژگی هەموو ئەمە لە ئێرانە
وبطبيعة هم نوع فعالة مدني فعالة بشي جنان فعالة بشي كردستان فعال حتى بعض نشستدن وبرو زندان دتن ودا زندان كان لا إشكنزة دكتين والله إشكنزة كردني جنان شكلة إسلامي هي حتى للزندان يعني أو رأسي أقرم بولاتان باتر زبور كاتي برنامج كانوا كيش مخوش ميوان كاني كيش بجدار بن هاور فراست هاورستي إشارة بمبارزات جنان كرت يعني لطول حياتي كماري إسلامي جنان سانوا شورش يعني كردو خبات يعني كردو بو داخوات كاني خوان إشارة كشي بوكر كا بطوري واقعي أو بسوت نوي كريكارية كا هەوڵە دا بۆ ئەوەی دفاعی واقعی بکە لە مافی ژنان و بۆ بەرابەری ژنان لە کۆمەڵگا لەباری اقتصادی لەباری اجتماعی و لە هەموو بابەتێکەوە. ئایا ئەحزاب و سازمانە سیاسیەکان لەم بابەتەوە چ نەخشێکیان بۆ بەتایبەت ڕوومان لە ئەحزاب و سازمانهای چەپە؟ دەنگت نایە هاوڕێ فەرەنسی. نا میکرۆفۆنەکەت بەسوی لێ زەحمەت بیکەوە. بەڵێ منیش ئیجازەم بن پێشەکی سڵاو و ڕێزی خۆم بۆ هەموو بینەران و بیسەران و هەروەها ئەمڕۆ 8 مارس ڕۆژی جیهانیژن بە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواست ژنان و پیاوانی کرێکار و زەحمەتکێش و ئەوانەی کە دڵیان بۆ ئازادی و بەرابەری ژن و پیا و جامعەیەکی یەکسان لێ ئەدا پیرۆزبایی بکەم. لە ڕابطە لەگەڵ ئەم قسەی ئێوە ئەگەر ئێمە تۆزێ بن بگەڕێمەوە بۆ ئەوە کە ئەستی باسی مبارزاتی ژنانی کە زۆر بە جوانی بە باشی باسی کردکە لە وەختەوە جمهوری ئیسلامی هاتە سەرکار و ئەمانە چۆن ئەم مبارزاتانە چووە پێشەوە و ئەبێ بڵێن کە ئێمە بەهۆی لە دوای هاتنە سەرکار ڕژیمی جمهوری ئیسلامی بەهۆی هێزە چەپ و ڕادیکاڵەکان لە جامعەدا کە یەکێ لە بەرنامەکانیان ئەو کە لەسەر خاستی ژنان و لەسەر نیروی ژنان کار بکەن و ئەوان بێنە ناو مبارزەوە زۆر تەسیرگوزار بوو و شتێکمان لەبیر نەچێت کە ئێمە ئەبێ بێژین ئەم بزوتنەوەی ژنانە کە ئێستا باسی لێ ئەەکەن و ئەستی وتی کە قسە لەو ئاکەن کە ئیمکانی هەیە لە ئایندا بێ بە ئینقلابی زەنانە و یعنی ئینقلابێ بێ کە ژنان ئەم ڕژیمە لە ناوبەرن و ڕزگاری بکەن و خلاصە خەڵک ڕزگار بکەن. ئەبێ بڵێن کە ئێمە ئەم بزوتنەوە من قسەیەکم هەیە لەسەرم بزوتنەوەی ژنانە تا دەهەی هەشتا و دەهەکانی هەشتا ینی تەواوی دەهەکانی هەشتا لەژێر سڵتە و سوکانی لیبراڵەکانە بوو. لیبراڵەکان ئەمانیان ئەبردە پێشەوە دروستە نیروهای چەپ و کۆمۆنیستیش کاریان زۆر کردبوو زۆر ئێمە ژنانمان لە دەورانی لە دەهەی 60 ژنان و کچانی زۆر ڕادیکاڵ و کۆمۆنیست و سوسیالیست ئێعدام کران لایەن جمهوری ئیسلامەوە زۆر ئەم نیروە تاسیرگوزار بوون لە جامعەدا بەڵام لیبراڵەکان تەسیرێکی زۆریان بوو لەسەر ئەم کارە لەسەر ئەم هەتاکوێ دەهەکانی دەهەکانی هەشتا تا ئاخری دەهەکەی دەی هەشتای هەشتا و هەشت لە هەشتا و هەشتا کە دیمان ڕاپەڕینێکی گشتی هاتە ڕێوە خەڵک لە دژی فەقیری و بێکاری و گرانی و ئەوە ڕژانە خیابانەکان بەڵام ئیسلاح تەڵەبەکان و ئوسولگەراکان ئەمانە کیسیان هەڵدوڕی بوو بۆ ئەم مبارزاتە کە ئەمە بتوانن ئێمە ئەمە 10 ساڵە دەهەیە کە لەسەر ئەم ژنانە کار ئەەکەین ئەمانە بکەین بە نیروی خۆمان و حتا قەولیاندا بوو بە ژنانی لیبراڵکە کارهایە بکەن کە بتوانن ئەگە ئەوان بە دوای انتخابات ڕێی بە قدرەت بگەن ئەم خەرار و مدارانی ئەوان بەڕێوە ئەبات. بەڵام دیمان کە وان نەبوو خەڵکی معتەرز و تووڕەوە هاتنە خیابان و پێش ئەویشە با پێم بگەڕێمە تۆزێ بۆ دواوە لیبراڵەکان کەمپێنی 1 ملیۆن ئەمزان هێنا بەرەوە خۆلاسە زۆر مەرحەلەهای تریان هاوردە بەرەوە کە هەر دەفعە بە شێوەیەک بتوانن ژنان بکێشنە ژێر ڕچەی خۆیان و بتوانن ئەوان بەرەو خۆیان بکەن بە نیروی خۆیان. ئەم وەزعیەتە هەر ئیدامەی بوو هەتا ئەم ڕاپەڕینی هەشتا و هەشت لە هەشتا و هەشتا ئیتر واقعاً خەڵک بە مەرگ بەر دیکتاتۆر مەرگ بەر خامنەئی مەرگ بەر جمهوری ئیسلامی واقعاً ناومیدی کردن ئەمە ئیسلاح تەڵەبەکانی ناومید کرد و زۆر لەوە کە لەو حەساوە کە کردبوو یان بۆ ئەو شتە ناومید بوون لەوە. لە دوای ئەوە ئەم ئێعترازاتی ژنان هەر بەردەوام بوو یعنی هەرە بوو کە دختەرانی ئینقلاب بوو زۆر مبارزاتی تر بوون کە
بەناو جنبش ناویان لێ ئەبرن جنبشی دخترانی ئینقلاب جنبشی نازانم میتو جنبشی چی خلاصە جنبشایەکی زۆر بوون ئەوانە جنبشێ بوو کە ئەیان ژنان و کچان بچنە دەرەوە حجابەکانیان لابەرن لە دەرەوەی شار بەم جۆرە ئازادی مەسەن یعنی خەڵکیانە کردە چاو ژنانەوە کە ژنان ئێوە مەچنە خیابان اعتراض مەکەن بەر عەلەیهی ئەم ڕژیمە ئێمە دین حەقی ئێوە ئەسێنین ئەگەر پێتان خۆش حجاب لابەرن بچنە دەرەوەی شار و حجابەکانتان لابەرن و اعتراضی خۆتان دەربڕن هەر لە وەختا کە ئەوان وایەن ئەکرد ئیسلاح تەلەبەکان بەخۆشیەوە لە کوردستان لە شاری سنە ژنان حجابەکانیان ئاورتێ بەردا دیمان لەسەر خیابانەکان لە مەیانەکان حجابەکانیان ئاورتێ بەرە دروست لە مەقابڵی ئەو قسەی ئەوانە ئەمە زۆر گەر جامعەی کوردستان و جامعەی ئێران مقایسەکەی و تۆزێ ئەزانین کە چەندی ئەو ڕادیکالیسمە لە کوردستانە هەیە بە هەر حاڵ ئەمە لێرە من جێبێڵم ئەوە بوو کە دوای 1970 ڕاپەڕینی 96 بوو 96 کە ئەم لەم فاصلەیشە مرەتەب هەروە کە ئەسیژوتی ژنان زۆر لە عەرسەی مبارزە بوون پێشڕۆ بوون و زۆر شوێنە خاستەهای خۆیان مەترەحە کرد و هاتنە پێشەوە لە ئێعتسابات و ئێعترازاتە هەمیشە لە سەفی پێشەوە بوون و گڵاوێزە بوون لەگەر دەسەویەخە ئەبوون لەگەڵ پاسدار و نیروهای ئەمنیەتیە ئەمانەمان ئێمە هەموو بە فیلم و بە نووسراوە و بەهین ئەمانە بینیمان و خوێندمانەوە و لە 96 کە زانیمان کە ئەم ڕاپەڕینە گەورە هاتە بەرەو کە دە ڕۆژ وەختی بوو دە ڕۆژ ئیدامەی بوو و بە دە ڕۆژێک کە دنیای لەرزانیا دە ڕۆژێک کە ئێرانی لەرزان واقعاً ناوی پیا کرد لەوێدا ئیتر ئیسلاح تەلەب بوو ئەوانە ئەسان هیچ نێنی نقطە جیاوازی 96 لەگەڵ 1970 ئەوە بوو کە ئیتر بە تەواوی ئومید بەم ڕژیمە ڕووخا بە جناحەکانی ڕووخا یعنی هیچێک ئیتر خەڵک ئەمجار شعارەی نان کار ئازادی ژنان دقی تەلاشیانە کرد و دوای ئەوە لە ئیدامەیە کە من هەر زۆر سەری بە سەریا بڕۆم لە 98 ئیتر بە ئەوجی خۆی گەی ئەم ئێعترازاتانە و ژنان ئیتر واقعاً لە سەفی پێشەوەی مبارزە بوون و زۆر بە بەرنامەوە ئەچوونە پێشەوە زۆر قسەکانیان ڕادیکال بوو خاستەکانیان ڕادیکال بوو و لە ئێعترازات و ئەحسابازاتی تری کارگەری شرکەتیانە کرد خانەوادەهای کارگەری شرکەتیان کرد ژنان و کچان و گشتی خلاصە ژنان بە گشتی دەورێکی زۆر تایبەتیان نوان لەم ئێعترازاتانە جا ئەگەر بێمە سەر سوالەی ئێوە کە نەقشی ئەحزاب چی بووە بن پێم وایە هەر ئەحزابی چەپ کە بەباشی کولەن ئەحزابی چەپ هەموو تەئسیری موسبەتیان دانا لەسەر ئەم بزوتنەوە و تەلاشی خۆیان کرد بە جۆرێک کە بتوانن بەشی ڕادیکاڵی ئەم جنبشە تەقویەت کەن کە بچێتە پێشەوە خاستەکان و خاست و متالباتی ژنان مەترح کات بەڵام بەداخەوە یەکشت هەیە کە هەم ئەم بزوتنەوەی ژنانە و هەم ئەحزابی سیاسی فعالانی ئەو کە لە ناو شارەکانە بوون لەسەر ژنانی تودەی ژنانی کارگەر و زەحمەتکێش کەمتر فۆکوس کرا یعنی لەسەر ئەمانە کار نەکرا ئەمن ئەتوانم بڵم جنبشی ژنان ئەلان لە ئێرانە کە ئەو هەموو قسەی لێ ئەەکەن جنبشێکی ئەکادمیە جنبشێک نییە کە تودەی ژنانی کرێکار و زەحمەتکێش تودەیە کە ئەوان ئەتوانن سبحینێ ئەو ڕژیمە بڕوخێنن هەوڕێ فەراست داوای لێبردن لە یەکەم پێم خۆشە بەحسەکەمان بکەینەوە یەک شتی ئشارە پێ بکەمەوی شوەیە کە ئایا ئەو مەربوط بەوە نییە کە ئەو داخوازیانەی وا ڕۆژانە ئەتوانێت ژنان راوێک بباتە پێشەوە بەشێکی زۆر لە بەرنامەی حداقلی ئەحزابی چەپ جملە حزبی کۆمونیستی ئێران و هەروەها لە کۆمەڵە لە بەیاننامەی مافی ژنا بەڕوونی هاتووە ئەوە باسی شتایەکە کاکە ئەتوانێت ڕۆژ قەدەم بە قەدەم مبارزاتی ژنان بباتە پێشەوە ئەو ئەحزابە چنێ هەوڵیان داوە کە ئەم داخوازیانە بکەن بە داخوازی ڕۆژی ژنان پێم خۆشە لەسەر ئەوە بە کورتی ئەگەر زەحمە نەبێت دوایی دێمەوە بۆلاتە بەڵێ بەسەر چاو ئەوەی کە ئەو خاستانە خاستی دموکراتیک ئێوە منزورتانە خاستی دموکراتیکە کە ئێمە کە وەختێکە بەرەو ئەوڵەن استراتیژی ئێمە وەیە جامعەیەکی سوسیالیستیە جامعەیەکی بدونە تەبقەیە کە ڕەهایی کامڵی ژن لەوێدا مەیەسەرە بێ بەڵام ئێمە ناتوانین ئەسڵان دەست بنێنە سەر دەست بڵێن دانیشین تا ئەو ڕۆژە کە ئەو بەرەو ئەو جامعە ئەچین بەڵام ئەبێ ئێمە هەر ئەمڕۆ لە هەموو قەدەمەکانمانە ئەبێ ئەو شتانە ئەو خاستە دموکراتینانە دانە بەدانە ئەبێ لەو دەوڵەتە بسێنین دەوڵەتی سەرمایەداری بەڵام ئەبێ بڵێن ئێمە جامعەی ئایا حکوومەتی ئیسلامی ئێران ڕژیمی جمهوری ئیسلامی ئێران ئەو ڕژیمەیە کە بتوانێت ئەو خاستانە با بە ژنان نا
بە نظری من ناتوانێت هەر چەندێکیش مبارزەی بۆ کراوە تا ئیسا تەلاشی بۆ کراوە بە تایبەت ئێمە وەک حیزبی کۆمۆنیستی ئێران وەک کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە ئێران و لە کوردستان و ئەمە زۆر لەسەر ئەو خاستانە ئەو متالباتانە قسەی لێکراوە کاری بۆ کراوە و ئەلان خۆشبەختانە ئێمە شاهد بووین کە ژنان لە شاری سنە سەقز قەتنامەی شانزە مادەییان دادەرەوە ئەم قەتنامە دقیقاً وەختێکە ئەیهێنی لەگەڵ بەرنامەی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵا مقایسەیەکەی زۆر شتەکانی هەر ئەوانن کە ئەوانش خوازیارن ئەوەی کە توانیەتی ئەمەنە ببەرێتە ناو ژنان و ژنان ئەم شتانە بکەن بە خاستی خۆیان و داوا مبارزەی بۆ بکەن ئەمە زۆر شتێکی مثبت و جوانە بەڵام بە نەزەری من کەم کاری بۆ کراوە ئەبێ زۆرتر کاری بۆ بکرێ ئەبێ فعالان و پێشڕەوانی ئەحزابی سیاسی بە تایبەت ئەحزابی چەپ منزورمە و هەروەها حیزبی کۆمۆنیست و کۆمەڵە ئەم شتانە لە ناو ژنانە لە ناو کرێنا و توودەی خەڵکە ئەم خاستانە بباتە پێشەوە ئەگەر لازمە من خاستەکان مەسەن چەندانی ئیشاری ئەکرێ لە قسەکان ئیشارە پێ بکەین لە داهاتوو پۆشە دەوری ئەوڵ لە دواتر چمە لای هاوڕێ هەتاو باوێ هەتاو باسی مەسەلەی کوردستان کرا و تایبەتمەندی کوردستان باس کرا هاوڕێ فەراست ئیشارە پێ کرد و هەروەها هاوڕێ ئەستیش باسی کرد بۆ جیاوازیەکەی چییە کە مبارزاتی ژنان لە کوردستان ئابە و شێوە دێتە پێشەوە هەرو جۆرەوە هاوڕێ فەراست ئیشارە پێکە قەتنامە ئەدرێ و ئەوە یەکەم جار نییە پێشتریش لەم بابەتەوە زۆر کار کراوە پێم خۆشە بە کورتی ئەوەش ئیشارە بە تایبەتمەندی کوردستان بکەن سلااوێت هاوڕێ محیدین بۆ بینەرانەوە بەسەرانی بەدام کردوە بۆ میوانانی بەرنامە حەزەکەم ئەگەرمانێ پڕی پڕژێنە سەر باسی مەسەلەی ژنان لە کوردستان پێویستە زۆر بە کورتی نەک ئەوەی کە هاوڕێیان باسییان زۆر بە ڕیشەی و جوان باسییان لە سەرەتای شۆڕش و بەلاڕەدابردنی شۆڕش و تا بە هەموو کرد بەڵام بازم پێویستە ئەوەی کە جیاوازی مەسەلەی ژنان لە کوردستان لەگەڵ باقی ناوچەکانی ئێران لێ بدەینەوە پێویستە چاوشانێکمانە بێت سەرەتا حەزەکەم ئاماژە بۆ کە مەسەلەی پرسی ژن لە هەموو دنیایەکێکە لە ئێرانی شەروە ژنان لە ئێران لەگەڵ ڕژیمێکی دڕەندە بەرەوە لەگەڵ ڕژیمێک کە یاسای دژەمرۆ بوو دژە ژن و دژە ئەسڵ تاوانبارێ نسبەت بە ژنان نێهادی نەکردووە هەر لە سەرەتایەکدا سەرکارێەوە خۆسەپاندنی بە یارمەتی وڵاتانی زلهێز وڵاتانی ئوروپایی و خۆسەپاندنی بەسەر خەڵکی ئێراندا بە لاڕێدابردنی شۆڕشدا ئێمە بینیمان ژنان دوو مانگ دوای هاتە سەرکاری کۆماری ئیسلامی ڕژانە سەر شەقامەکان بۆ ناوتن بە حیجابی زۆرەملی وە کۆیلەداریەکی جنسی و ئەمڕۆ تەلاخەباتە بەردەوام بەڕێوە چووە بە کەمکۆڕیەوە بەڕخنەوە بەڵام بە هێزێکی و پۆتانسیێڵێکی زۆرەوە بە ڕۆژخۆی ئاپدێت کردوتەوە بەڵام ئەگەر بمانێ بینە سەر بەشی کوردستان پێویستە بزانین کە کوردستان چ ناوچەیەکە وە لە چ بارودۆخێکی ئابووری و سیاسیدایە کە ئێستامی ئێران دەستی بەسەرداوە کوردستان لەبەر ئەوەی کە هەمیشە نایوتووە لە سەرەتاکانی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە بەهۆی بوونی ئەحزابی خۆیەوە بەهۆی بوونی حیزبێکی ڕادیکاڵەوە کۆمەڵە هەمیشە نایوتووە بە سیستمی جمهوری ئیسلامی سیستمی کۆماری ئیسلامی کۆماری ئیسلامی وەکو بڤە چاوی نەکردووە و دوورە پەرێزی گرتووە هەمیشە هەوڵی داوە فەزایەکی ترس و تۆقاندن و خەفەقان بەسەر کوردستان دازاو بێ و لە عینی حاڵدا مەسەلەی ئەسڵی ئێمە کە ڕیشەی تەبەقاتیە کوردستانی لە بواری ئابووریەوە تەری خستوتەوە و ئەم تەریکەوتنەوە ئێمە ئەگەر واقعەن سیر بکەین دەبینین کە هەمیشە فەقر و هەژاری ئابووری هەژاری کلتوریش دێنێ لەبەر ئەم جۆرە فەقرە ئابووریە لەبەر ئەو تەریکەوتنەوەیە و ئەم پەراوێز خستن لە بواری ئابووریەوە نەک لە بواری هێزەوە چون کوردستان هەمیشە کۆماری ئیسلامی هەمیشە هەوڵی داوە لە بواری هێز و لە بواری فەزایەکی ترس و تۆقاندنەوە پڕ بێ لە هێزی پشتۆ تیار بە چەپێ پرسە و هێزە دژە مرۆڤیەکانی بەڵام لە بواری ئابووریەوە تەریکی خستوتەوە و ئەم تەریکەوتنەوە بەداخەوە کارێکی وەی کردووەکە فەزای فەرهەنگی کوردستانیش بگۆڕدرێت دروستە هەم ڕەخنەی لەسەرە بەڵام هەم بە خۆشحاڵیوە دێمە سەرۆشکە نەیتوانیوە ئەو سیاسەتە بەکاربەرێ و ئەم فەقری ئابووریە بافتێکی ئەشیرەی و سونەتی لە کوردستان پێکێناوە و ئەم بافتە ئەشیرەیە دوو ئەبزاری ئاین و پیاوسالاری پێیە بەڵام سەرڕای ئەم بوونی ئەو هەموو قەیرانە کۆڵی دیاردێ کۆمەڵایەتی وەکو خۆکوژی بەتایبەتی لە کوردستان لە بەشی ئیلام و کرماشان دروستە خۆکوژی و دیاردە
کۆمەڵایەتیەکان لە هەموو ئێران هەیە بەڵام مەسەڵەن کوردستان لەبەرەوەی لە بواری ئابووری و تەری کۆتوتۆ بابتێکی ئەشیرەی هەیە یاردەی کۆمەڵایەتی وەکو خۆکوژی وەکو قەتڵی ناموسی خاوەندارەتی مڵکایەتی نسبەت بە ناوەگەڵی ژن لەلایەن بیرۆکەی پیاو سالاریەوە کە هەڵگری لەوانەیە ژنی شەبێ و پیاویش بێ کۆمەڵێک دیاردەی کۆمەڵایەتی تر کوردستانی پڕاویست سلۆڤە کێشەی ژنانی لەم بەشە لە ئێران زۆر زیاتر کردووە و ژنانی کوردستان لەگەڵ هەژاری لە ڕادەبەدەن لەگەڵ بابتێکی ئەشیرەی لەگەڵ جۆرهای جۆری توندوتیژی لەلایەن سیستمەوە لەسەر یاساکانی کۆماری ئیسلامیەکە بەدوێ وەکو ئەوەی کە ژنانی لە پرۆسەی سیاسی و ئابووری دوور کردوتەوە نەبوونی خزمەتگوزاری پێویست نەبوونی هەنێکاری لەبار بۆ ژنان لە کوردستان لە ڕوو ئێران بەتایبەتی لە کوردستان و نەبوونی پرۆسەیەکی ئابووری و سیاسی لەبار بۆی ژنان تێدا بەشدار بوون و هەژاری لە ڕادەبەدەن بوونی دیاردە کۆمەڵایەتیەکانی بوو قەتڵی ناموسی و هەمووی خاوەندارەتی مڵکی ژنەوە پیاوە نسبەت بە ژن کە ژن مڵکی سەرەکی ئەوە سەرچاوە بێ ئەمانە کێشەی ژنانی زۆر کردووە بەڵام دیسان بە خۆشحاڵیەوە لە بواری سیاسیەوە مەسەلەی ژنانی کوردستان مەسەلەی ژنی کورد لەگەڵ باقی ناوچەکان زۆر فەرقی کردووە چونکە ژنانی کوردستان بەهۆی بوونی ئەحزابی سیاسی خۆیانەوە بەتایبەتی کۆمەڵە کە لە بارودۆخی ئەو کاردا نایوت بە کۆماری ئیسلامی و کوردستانی ئەسان وشیاریدا بە خەڵکی کوردستان و دەستی بۆ کۆمەڵی تابوو ببەرکە لەو بارودۆخی ئەو کاتەوە زۆر زۆر کارێکی ڕادیکاڵانە بوو بەهۆی بوونی ئەحزابی خۆیانەوە ژنانی کورد لە کوردستان هیچ کات متەواهم نەبوون بە سیستمی کۆماری ئیسلامی هیچ کات متەواهم نەبوون کە ساختارێکی کە دەتوانن چاکسازی بکەن لەناو ئەم سیستمەدا چونکە بەهۆی بوونی ئەحزابی خۆیانەوە پەروەردەی دروستەوە بە برنەسەری ئاستی و شێعربانەوە ئەبینێت کە ناتوان لە سیستمەکە قانونی یاسایی قانونی دژە مرۆڤی وەکو بەردباران وەکو قەتڵی ژنانی لەژێر ناوی خۆشەویستیەوە بە تاوان زانیەوە کوشتنی ژنانی دەستی پیاوانی ئازاد کردو بۆ کوشتنی ژنان ناتوان لەم سیستمە داوای مافی خۆیان بکەن بۆیە ژنان لەم بەشە نانوت بە کۆماری ئیسلامی و هەمیشە لە سەنگەری خەباردا بوون دژ بە جمهوری ئیسلامی هاوڕێ هەتا داوای لێبردن لە یەکەم پێم خۆشە لێرا مەکسێکی چکۆلە بکەین مەکسەکە ئەوەیە کە باسی وەتان کرد کە نەخشی ئەحزاب زۆر بووە و بەو جۆرە وا دیارە مبارزاتی خەباتی ژنان لە ناو حیزبەکانە خۆی بینیوەتەوە ئایا پێویست نەبوو ژنان بۆ خۆیان جیا لەوە کە هەڵسوڕاوی حزبەکان بن بۆ خۆشیان زوتنەوەیەکی مستەقل یا سازماندراوی سربەخۆیان ببێت بۆ ئەو بتوانن مبارزاتیان ببەنە پێشەوە ئەم بەشە لە پرسیارەکەی ئێوە دەبێت دوێ ئەوە مەسەلە و بەشە هەم ڕەخنە هەڵگرە هەم باری پۆزیتیڤیشی بووە ژنان هەمیشە لە سەنگەری پێشەوە بووە نەک لە ناو ئەحزابدا دروستە حیزبووە ئەم حیزبە سەرڕای ئەوەی کە بۆتە هەوێنی خەبار وە چەکداری ژنان دژ بە جمهوری ئیسلامی و هەمیشە هێزێکی زۆری لە ژنان لەگەڵ بووە هەمزەمانیش لەبەرەوەی کە ئاستی وشیاری داوە بەهۆی ڕاهبەریەتی ژنان بەهۆی ڕادیکاڵبوونی ژنان لەو حیزبەدا ئاستی وشیاری خەڵکیشی بردوتە سەرەوە و ڕۆژانە نەقشی بووە لەناو ئەم بزوتنەواندا و ژنان توانیویانە بەتایبەتی لە ساڵەکانی دواییدا خۆیان لەگەڵ بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی بازنشستگان هەموو جین و توێژەکانی ئێران کە هەر دەنگێکیان هەڵبڕی بێژنان لە سەنگەری پێشەوەدا بوون و توانیویانە لەگەڵی خراوە مەدەنیەکان خۆیان ئابدەیت بکەنەوە و خۆیان بەڕێی خستن کردو ڕێی خستن هەرەوە جۆرێک کە ئەزانەی باشترین ئالتەرناتیڤە بۆ ئەوەی کە ژنان و پیاوان بتوانن لەو کۆمەڵگەیە بمەفران بکەن و ژنان توانیویانەوە بکەن ئێمە ئەبینین لە وڵاتێکە لە بەتایبەت لە کوردستان کە تاوانی خۆشەویستی ژنان کتانی ئێمە شێعری خۆشەویستی ئەڵێنەوە ئێمە دەبینین لەناو کوردستان سەرڕای ئەوەی کە هەمیشە کوردستان لە بواری حتا زمانەوە ئێمە ئەبینین لە بواری زمانەوە زبانی دایکی قەدەغە کراوە لە وڵاتەوە حکوماتی سەرەتایی کەستانێکی وەکوزارە محەممەدیمان هەیە کە سەرڕای ئەو هەموو ئەشکەنجە و گرتن و شارە خەریکن دایکی زمانی دایکێتی بە مناڵان ئەڵێنەوە وەخۆیان ڕێک ئەخەن لەگەڵ بزوتنەوەکانی تر ئێمە دەبێژنا لە بواری ژینەوە لە بواری ئەدەبیاتەوە خۆیان ڕێخستووە بەڵام ڕەخنەشی لەسەر ئەم بزوتنەوە یەک ڕەخنەی زۆر گەورەی لەسەرە دوایی حتمما دێمەوە سەرەوەی کە ئەبێت چی بکەینوانە هاوڕێ گوڵناز چەند ساڵەوە پێش ئێوە سەردانی ڕۆژاواتان کرد دیارە لەوێ تەبعەن ئێوە بۆ خۆتان لە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵان و
وەک ژنێکی خەباتکار خەرێکی خەبات و شۆڕشن هەروەک هاوڕێیانی کە لە بوارەکانی تریشا کردویانە بەڵام کە سەردانیوێتان کرد پێم خۆشە نەقشی ژنان لەوەی ڕۆژاوا کە ئێستا زیاتر دەرچاوە بۆ بینەران ئێمە باس بکەن یا ئێوە تەجروبەی خۆتان لەوێت بجێڕنەوە کە چنێک بەرچاو بووە مەسەلا. بەڵام منی سڵاو ڕێزم هەیە بۆیەوە بۆ هاوڕێیانی بەشداربوو لەم بەرنامەیە و هەروە پیرۆزبایی 8 مارس لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز دەکەم. بەڵام ئێمە خۆتان هەر جۆرەی کە باش نەزانن کۆمەڵە لە ئەوە ڕۆژی پێکهاتن یا دروستبوونی ئەم کانتۆنانە کانتۆنی جەزیرە ئەفرین وە کۆبانی پشتیوانی دەربڕیوە. هەر لەسەر ئەم پشتیوانی ئێمە دوایەوەی کە لەلایەن ڕێکخراوەکانی ژنان لە کوردستان عێراق بانگێشتکراین داوای ئەومان لێکرا کە پشتیوانی ڕۆژاوا ئەگەر مادی بێ یان پزیشکی یان حتا نیرو بێت پشتیوانی خۆمان دەربڕین. ئێمەش لەوێ حازر بووین و ئەوەمان وت کە ئێمە حازرین هەر پشتیوانی بتوانین بیکەین لەلایەن ژنانەوە لە چەندانە ڕێکخراوەکان کە ئێمە چوین بۆ ڕۆژاوا و هاوکات بوو لەگەڵ شەڕی هێرشی تورکیا بۆ سەر عەفرین. سەفەرەکەی من نزیک 10 ڕۆژ بوو کە چەند ڕێکخراو بووین نزیکەی 18 ژن بووین. لەوێ کاتێک ئێمە چوونە کانتۆنەکان لەوێ ڕێکخراوەکانماندی ڕێکخراوی ژنانماندی خۆ بەڕێوەبەرایەتی ئەوێ ماندی و لەوێ دیمان کە نەقشی ژنانی ڕۆژاوە چەند بەرچاوە لەوەی کە کاتێک تۆ ئەرچی ئەگەر لە شوێنێک ژنان نەقشیان بێت لە 5 نەفەر کە بەڕێوەبەرایەتی ئەوێ بەڕێوەوە سیانی ژنانن. ئەمانە نیشان ئەدا کە ژنان لە ڕۆژاوا چەند نەقشێکیان بووە چە خەباتێکیان کردوە چەندێک گیانیان داوە بۆ ئەم دەستکەوتانیان چەندێک گیانپشانیان کردوە فەرماندەهان و کەسانێکی زۆر لێهاتوو زۆر باشیان گیانی لەدەستاوە. ئەمانە بە باوەڕی من ئەمانە نەقشی ژنان بەرجەستە دەکاتەوە. لەوێ قوانینێک دوای ئەوەی کە ئەم کانتۆنانە دروست بووە بۆ ژنان دابین کراوەکە لە شوێنێکە بە ناوی ماڵی ژنان شوێنێکە بۆ حەلی مشکڵاتی ژنانی ڕۆژئاوا. ئەمە لە کۆنگرەستارە وەرەگرێم کۆنگرەستارە کومیتەهایەکی هەیە کە کومیتەهای دیپلۆماسیە سیاسیە ماڵی ژنانە بۆ حەلی مشکڵاتی ژنانە. لەوێ قوانینێک دروست بوو بۆ ژنان کە دوای ئەو کانتۆنانە کەم قوانینە پێم خۆش بوو لێرە چەندانێکی باسکەم. قوانینێکی مەسەڵەن بۆ نمونە بەرابەری ژن و پیاو لە حەقی دەستمزدایە لەغوی ئەزدواجی ئیجباریە چەند هەمسەریە تەزمینکردنی حقوقی کودەکانە و بەرابەری ژن و پیاو لە هەموو شوێنەکان بۆ انتخاببوون و انتخاب شدنە. یانێ کچێک کە ئەگەر 18 ساڵی بێ پێی خۆش بوو ئەزدواجکە پێی خۆش نەبوو هیچ کەس ناتوانێت بە ئیجبار واداری کا بە ئەزدواج. ئەمانە دیارەکە خۆ هەروە بەڕاحەتی بەدەست نەهاتوە. ئەمانە گیانی بۆ دریاوە خوێنی بۆ دریاوە. بۆ نمونە مەسەن ئاری میرکانێک کە خۆی تەقێنێتەوە لە بەرابەر دەوڵەتێکی هاری دەرەندەی وەکو داعش دەی ئەمانیشە ئەم دەستکەوتانە هەر ئەمێنێتەوە. تۆ کاتێک تک خەڵکێکی بۆ نمونە کۆبانی قسە ئەکەی باس لەوە ئەکا ئێمە تا قەترەی خوێنمان لە بەرابەری دەوڵەتێکی هار و دەڕەندەی وەکو داعش وێسیاوێن پس بەڕاحەتی نایەڵین ئەم حەق و حقوقی خۆمان لەدەست بچێت. بۆ نمونە ببەخشە ئایا ئەوە نیشان نادا کە یعنی بزوتنەوەی ژنان لەوێ لە ئاسێکی سازماندراوە سربەخۆ بووە یعنی کەمتر خۆی بەستوەتەوە بە ئەحزابی فعال لێەوە بۆ خۆی سەربەخۆ فعالیتی کردووە خۆشی پیشان داوە هەروەکە لە بەحسەکانی پێشووە باسمان کرد و لە بەحسەکانی هاوڕێتایشە شارەمان پێکرد. ئایا ئەوە نیشان نادا بۆ خۆی ئەو جیاوازیە یعنی جنبشی ژنان لە ڕۆژاوا لە شکلێکی سەربەخۆ مستەقل عەرزەندامی کردووە؟ بەڵام مستەقل سەربەخۆیە. بۆ نمونە ئەگەر چاولێکەی ئەو شەڕێکە لە ڕۆژاوا بووە ئەنتەرناسیۆناڵی بووە. بۆ نمونە مەشتاری خەڵکێکی دیاوەزە بۆ نمونە کچێکی ئافریقایی تیا بوو کە لەوێ فەرماندە بۆ گیانی لەدەستاوە یان کچێکی تیا بووە خەڵکی باشووری کوردستان بۆ 9 سەعات شەڕی ڕوبەڕووی بووە تەکلیدا عایشە و نەیانتوانێ بیکوژن و ماشینێکیان بۆ ڕێژ کردووە بریان ژێر ساختمانەکە و کوشتیانە. بەڵێ ئەمە سەربەخۆیی ژنان نیشان ئەدا ژنانێک کە دادوێت کە لەوێ بۆیان بڤە بوو
ئەسلحە بەدەستەوە بگرن ببەبوو بە ناوی دینی ئیسلام و مەزهەبەوە بێنە ڕوبەڕووی پیاوەکانیان ئێستا لە بەشانی پیاوەکانیان چەکیان هەڵگردووە دفاعەکەن لەو خاک و ئەوەی کە حەقی خۆیانە بە حەقی خۆیان داین ئەگەر تۆ چاولێکی تێکدانەی لە ژنانە قسەکەی ئەو ئێرادە و ئەو باوەڕ بەخۆییانە یانە تەحسینەنگیزە یانە تۆ کاتێکیان قسەکەی ئێژی چه تغییرێ لە حقوق و حقوقی ئێوە پێشاتوە باس لەوەکەن ئەگەر پێشتر هەموو شتێ بۆ ئێمە بەپول بوو هەموو شتێ بۆ ئێمە بڤە بوو بۆ نمونە حەقی ئاموزشی ڕایگان بوو حەقی ئاو بەرق و هەموو شتێ بۆ ئەوان ڕایگان بۆ ئەگەر پێشتر لە ڕۆژە 4 ساعت بەرقمان بوو ئێستا کە بەرقمانە بۆ نمونە هەمووی ئەمانە دەستکەوتێکە خۆمان هەمومان ئەزانین کە ئەمانە ژنان نەقشێکی بەرجستەیان بوو و ژنان لە سەفی ئەوەڵە بوون ئەوەی کە لە ڕۆژاوا پێش هات بە باوەڕی من جیهانی بووە و بە باوەڕی من بینەلملەلی بوو هەتا فیلم لەسەری دروست بووە ئەڵبەت پێم خۆشە لێرە باسێکەکەم کە ئێمە لەوێ باسمان کرد ئێمە وەکو کمیتەی ژنان کە چوین پەیامێکمان برۆ پەیامی تەشکیلاتمان برۆ پەیامی حزبمان بروە کە ئێمە چۆن پشتیوانیمان کردووە لە حرەکەتی خەڵکی ڕۆژاوا ئێستا لە دەرەوەی وڵات بێ لە ئێرە بێ لە تەلەڤیزیۆنەکانمان بێ لە ڕاگەیاندنەکانمان پشتیوانی خۆمانمان دەربڕیوە پێم خۆش بوو لێرە باسێک لەوە کەم بۆ نمونە لە ڕۆژاوا ژنان ئەو نەمستەقلن شوێنێکیان هەیە بە ناوی ئاواییەکە بە ناوی ژینوار کە لەسەریشی چن نووسراوە ئەم شوێنە بۆ ئەو ژنانەیە کە هاوسەرەکانیان لە دەستاوە یام خانەوادەکانیان لە بین چووە خۆیان مستەقلن کشاوەرزێکی ئۆمدە لەبەر دەستیانایە گەنمەکەن جۆگەن و خۆیان لەوێ هینی خۆیان حقوقی خۆیان لەسەر ئەو زەوی کشاوەرزی زندگی خۆیان دەچەرخێنن تۆ ئەگەر چاولێکەکەی لەوێ پێم خۆشەوە لە ئاخرەوە باس مەحیا پێم خۆش باسکەم ئەزانم وەختەکەیچکەمە بەڵام ئێمە لەوێ باسمان کرد ئەم نمونونەکە بۆ ئێوە تازەست بۆ ئێمە تازە نییە چونکە لە ساڵی 62 کۆمەڵە حرەکەتێکی وای کرد و ژنانی ناوڕێزی هێزی پێشمەرگە و چەکدارین کردەوە ئەگەر ئێستا لە بەرابەری دەوڵەتێکی هار و دەرەندەی وەکو داعش شەڕەکەن پێشتر لە بەرابەر دەوڵەتێکی هار و دەرەندەی وەکو جمهوری ئیسلامی شەڕیان کردوە شان بەشانی هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵ زۆر سپاس هاوڕاستی ئەو قسانە واکرا شتێکمان پێڵێ کە ئێمە استراتیژیەکمان هەیە هەروە هاوڕێ فەرانسە ئیشارە پێکرد و لەلایەکی ترەوە بۆ گەیشتن بەو استراتیژیەمان پێویستمان بەوەیە کە خش دابنین بۆ بگەین بەوە بۆ تەوەقعاتی ژنان بچێت سەرەوە بۆ بتوانن بەو داخوازی ڕۆژمەڕانەیان بگەن ئێستا هەر لە کۆمەلگای سەرمایەداری بەشێکی زۆر لە وڵاتانی ئەوروپایی بەشێکی زۆر داخوازیانەی وا لە سیاسی ئەحزاب هەیە بەتایبەت ئەحزابی سەپا جێبەجێ بۆ مەسەلەی منداڵداری وەکو خۆخی ژنان وەکو بەشێک نەبوو بە 100% نەبوو بە هەموو شتێ بەڵام زۆر هەنگاو هاتووەتە پێشەوە پێتان وایە بێت چی بکرێت بۆ ئەوە ئەحزابی سیاسی و بەتایبەت سازمانها و ڕێکخراوهای ژنان هەوڵ بدەن بەو دەستکەوتانە زیاتر نزیک بنەوە بیکەن بە مبارزەی ڕۆژمەڕەی ژنان بەنظری من ئەو سوالە بەتە زۆر مهمە بەڵام بەشێکیش دەگە فقط ئەحزاب نین کە تاعین دەکەن فقط نیروی ذهنی نییە دەبی شرایطی مادی بۆش فراهم بێت مثلا لە ئێرە ئەمە کەم لە دەرەوەی وڵاتین هەر لەو وڵاتەی سوێدێ بە تاریخی مبارزاتی ژنان وكل جامعة وتغيير ساختاري سوئدية صنعتي بومي حق جنيش زياد بو مثلا أو كان اتفاقا لو بيش برنامج كنت أولا ذكرت زور لو بيش نبو حفتا صار لو بيش لسوئدية أجا جنيك تليفوني بو راديوي ذكرت كقصابكا شتێکی نامبوو و حتا پیاو هاتنە سەرخەت و ئێحترازیان کرد دەسوورەتێکی دیا ئەو ڕۆکانە لێرە ژن هەروەکی بۆ خۆشتان باس و کرد یەکسەری حەقی زندگی هەیە بە هەرحاڵ حەقی کاری هەیە حەقی مسافرەتی هەیە حەقی ئاگای لە منداڵی خۆی هەیە جوداوەیە کە حتا لێرەش بەرابەری کامل نییە لێرەش مەسەلەن هەل لەو جەیە کە من کار دەکەم هاوکارە پیاوەکەی من لە من زیاتر وەردەگرێ
يعني ئەو هێستا حقوقی بەرابەر و يعني حتى قال جنبشي ميتو ئەوەی نیشاندا کە لە 1970 ئەو جیاوازە مەوجودە. ئەوە بەشێکێتی کە دەبی زەمینەی مادی وەی لازمێت، دەبی بودجەی بۆ دابنێ، دەبی اقتصادێکی شکوفا هەبێ کە ئەوەش ئێستا دەگەڵ خۆی بێنێ. بەڵام طبیعەتەن شرایطی ذهنیش کە دەبێتە ئەحزاب بە تەوری مشخص دەگەڕێتەوە سەرەوەی بەڕاستی لێرەدا ئیدی نوسخەکە زۆر پیچیدەیە بە نەزەری دەگەڕێتەوە سەرەوەی کە ئەو ئەحزابە استراتێژیەکیان هەیە بۆ تەغییری ئەو جامعەی کە تێیدانا زۆر مشخص بۆ ئینقلابکردن چ بەرنامەیەکیان هەیە کە ئەو ئینقلابە ئینقلابێک بێ بە ڕەهبەری تەبەقەیەک بی کە دەنێوە خۆیدا ئەو مناسباتە پێک بێ ئەو ساختارە پێک بێ کە دیژ لازم نەبێ نابەرابەری مەوجود بێ. يعني الآن ده السيستم سرمایه‌داری ده لازمه يعني مناسباتی سرمایه‌داری ایجاب دکه که جن نابرابر بێ لە ئەرساهای مختلف ده. جا ئەوە دەگەڕێتەوە سەرەوە کە ئەو ئەحزابانە بە چ ئیستراتێژیک بە چ تاکتیکێک چۆن دەشتە پێشە کە ژنان و جنبشی ژنان ئەوەندە قەوی بێ کە دەگەڵ ئەو ئەحزابانە دەگەڵ ئەو جنبشە بتوانێ بەستە مساوی بڕە پێکەنانی دنیایەکی دیکەدا بەستە ئەو ساحمە ئەو استراتێژیە پشتە پێش و موفق بێ. یعنی وا بڵێم کە دەوەیدا بە نەزەری من ئەلعانەکانە زۆر سوال هەیە کە جنبشی چەپی دنیا دەبێت دوابیداتەوە بۆەوەی کە ئەو موفق بی. یعنی زۆر بە سادەی ئینقلاب لە ئێران نەکرا چێ هاتە سەرکار جمهوری ئیسلامی هەر چەندی ژن مقاومەتی کرد مبارزەی کرد شتێکی بەدەست نهێنا بەڕاست. ئەلان چۆن چەپ دێتە سەرکار چ چەپێک دێتە سەرکار بە چ بەرنامەیەک دێتە سەرکار ئەوە هەمووی دەڕەهای ژن بەسا معنی هەیە. بەڵام تەبیعەتەن کورد ئەوەیە کە جنبشی ژنان بە نەزەری من دا پەیوەستگی لەگەڵ جنبشەکانی دیکە دەتوانێت قەدەمهای مفید هەڵگرێ قەدەمهای جدی هەڵگرێ وەکو جیپێکی متحیدە ئەگاوە بڵێ جنبش کارگەری جنبشی بازنشەستەکان ژنان جنبشی دانجۆ ئەو هەمووانە ئەگە ئەو زەرفانە لێک نیزێک بنەوە دوانن هاوکاری بکەن تەبیعەتەن تەقویەت دەبێ ئەو جیپەیە و بە نەفعی جنبشی ژنش. ئەڵێ زۆر سپاس هەورە فەراست من پێم خۆشە ئێوە ئیشارەیەک بکەن بەو مەسەلەی وایە ئێستا هاوڕێ ئەستی باسی کرد باسی دزوتنەوەهای تری کرد و دزوتنەوەهای کۆمەڵایەتی بەتایبەت دزوتنەوەی کرێکاری. ئایا پێویست ناکە تەمان ئێمە زانین کرێکار لە ئێران لە وەزیەتێکی زۆر خراپایە بێکاریەکی زۆر شەدید هەیە وەزیەتێکی بەشکوی سازماندراویش هەتا ئیجازەیان پێ نادەن تەشەکولهای خۆیان پێک بێنمانە. ئایا پێویست ناکە وەختی کرێکاران دێنە مەیدان بۆ داخوازیەکانیان یەکێک هەمیشە بەندهایە لە داخوازیەکانیان مەسەلەی ژنان و ڕەفعی ستەمی جنسی بێت و باسی حقوقی ژنان بکات چ لەباری اقتصادیەوە چ لەباری ئیجتماعیەوە. ئایا وەکومەک ناکات کە ئەو هاوبەستگیە لە بینی ژنان و بزوتنەوەها کۆمەڵایەتیەکان بەتایبەت بزوتنەوەی کرێکاری زیاتر بێت؟ بەڵێ منیش لە ڕابطە لەگەڵ ئەو قسەیە کە ئەستی باسی بزوتنەوەکانی کرد بەڵێ منیش پێم وایە ئەو بزوتنەوانە ئەبێ لە یەک نزیک بنەوە و هاوکاریان ببێت. ئێمە ئەوە لە ناگفتە نەمانێ باس لەوە بکەین کە ئێمە ئەوە ئەزانین و سوورین لەسەر ئەوە کە ستەم لەسەر ژنان لە کۆمەلگای سەرمایەداریە بەشێکی جیانەکراوە لە ڕەوابەتی ئیستثمارگەرانە و ئیستثمارگەرانی چینایەتی تەبەقاتی.
ئەوە شتێکە کەوتمان استراتیژی ئێمەیە و کە ئەمە بەجێ بەڵام ئەوە کە ئێمە ئیسە چۆن بڕۆینە پێشەوە ئەزانین چۆن مەسەلەی ئەحزابت سوال کرد لە ئەستی بە نەزەر من ئەحزاب ناتوانێت ئەو تەسیرەی ڕاستە و خۆی دەخێت ئەحزاب بۆ ئاگاهگەری بۆ ڕێنماییکردن بۆ هینی فعالینە کە لە ناوە بیبێت لە تەریقی ئەو فعالینەوە ئەتوانێت لە ناو جنبشەکانە هەڵسوڕاو بن و ئەو جنبشانە ئەبێ خۆیان لە ناو خۆیانە ڕەهبەرانیان بەوجود بێنن هەروەکە ئەلعان دیمانە لە ناو کرێکارانە ڕەهبەرانی کرێکاری خۆیان لە ناو خۆیانە بەوجود هاتن و هەروەها لە ناو ژنانیشە بزوتنەوەی ژنانیشە بە نەزەر من ئەبێ ڕەهبەرانی خۆیان بدۆزنەوە کەسانی ناسراوی خۆیان بدۆزن بۆ ئەوە ئەحزاب ئەبێ چ کار هەیە بکات ئەحزاب یا مەسەلەن بڵام نیروهای پێشڕە و نیروهای سوسیالیست و ڕادیکاڵ ئەبێ کارێ بکە لە شوێنی کار شوێنی ژیان لەمانە کومیتەهای یا مەسەلەن تەجەموعهای کۆبوونەوەهایە کە ببێت لە ناو خەڵکە کە ئەمانە هەر ئەو مەسەن هەرم مەسەلەی ئەقەتنامەی کە لە سناکردویانە ئەمانە کار کراوە لە سەریان کار کراوە کە ئەم خاستانە کە دروستە لە ئەحزاب هاتووەتە دەرەوە لە گوێتگەی بەجۆزیان ئەمانە باسییان لێکردەوە هاتوون لەسەری ساخ بوونەتەوە قساکەن ئەبێ بەو شێوە تۆ پتوانی تۆ لە ناو دەنگت قەت بوو هاوڕێ فەراست میکرۆفۆنەکەت بەسرا ببوورە دەستم لیکەوتەوە مشکلە نیە باسی ئەوما کرد کە تودەی ئێمە قسە لە جنبشی بزوتنەوەی ژنانەکەین لە ناو ژنانە ئەبێ واقعەن سوسیالیستەکان تەیفی چەپ و ڕادیکاڵ ئەبێ واقعەن کار بکەن کە لەسەر تودەی ژنانی حاشیە نشین دێهاتەکان ژنانی خانەدار و ژنهای تر کە ئەمانە ئەتوانن لە ناو ئەمانە ڕەهبەرانی خۆیان بدۆزنەوە چێهرەهای ناسراوی خۆیان بدۆزنەوە باوەڕیان پێ بکەن و ئەمانە ئەتوانن لە محلاتی خۆیانە لە شوێنی کاریانە شۆراهای دروستکەن یا تەجەموعهای دروستکەن فەرسکە مەسەلەن ئەبینیت لە محلەیەکە ئاو نییە یا مەسەلەن محلە پیسە خاستەیەکیان هەیە ئەبێ ئەمانە بێ ئەوە کە ئەم ژنانە سڵ بکەن لە مبارزە سڵ بکەن لە جمهوری ئیسلامی ئەبێ وا پێیان نزی کۆبی کە ئەم خاستانیان بۆ مەترحەکەی کە خۆیان بچنە بەر فەرمانداری بە شارەداری و فێری مبارزە بن قەدەم بە قەدەم ئەبێ خۆیان فێری مبارزە ئەحزاب ناتوانێت ئینقلاب بکات ئەحزاب لە دەرەوەی وڵات لە تەبعیدا ناتوانێت ئینقلاب بکات خۆیان ئەبێ ئەم کارانە بکەن ئەمە بە شێوەیەکی زۆر ژیرانە کە ئەبێ پێشڕەوان واقعەن بە ئەو کەسانە لە ناو بە تودەی ژنان بە باقی تودەهای جنبشایی تر ئەبێ ئەم ڕێنمونیە و ئەم ڕێ نیشان بدەن کە ئەمانە چۆن بچنە بەرەوە چۆن لە چ جێگەیەکە پاشەکشێ بکەن چ جێگەی خەتەرە وا نەبێ کە ئەلعان ئێمە لەگەڵ جمهوری ئیسلامیە بەرەوڕن جمهوریەکی هاری تا دەندان مستەلح بە قەولی فارسی کە لە هەموو شەلم کوێرم ناپارێزم لە هیچی سڵ ناکات و کوشتن ئیعدام ئەمە بۆ بەکاری ڕۆژانەی بۆ ئەوە کە ژنان و هەروەها باقی بزوتنەوەکان ترسیان ئەم ترسیان پشکێت ئەبێ لە شتهای ئیجتماعی و محلی کار و ژیانیان و دەست پێ بکەن و بچنە پێش و وردە ڕەهبەرانی خۆیان دروست بکەن و ئێمە بۆ گەیشتن بە سوسیالیست کە ئێژین هەنگاوی ئەوەڵ ئێمە من بەڕوای من وابیرەکەمەوە کە ئەبێ ئەوەڵ جمهوری ئیسلامی بڕۆخێت تا ئەم جمهوری ئیسلامی نەڕۆخێ هیچ ئیسلاحاتی ئێمە ناتوانین بێژین داوا بکەین لەو دەوڵەتە چون نادرێت ئێمە ئەوە دیمان لیبراڵەکان ئەو هەموو کاریان کرد و فقط ئەویان تێدان کە ئیزدواجی کچان لە 9 ساڵ و کەنە 13 ساڵ ئەوان دووبارە ئەو لیشی سندنەوە دووبارە ئەبینی چەندێ کودەک هەمسەری هەیە مناڵی 8 ساڵ و 9 ساڵ ئەدرێ بە ئیزدواج منزور بۆی نابێ ئێمە ئەوە هینکەین ئەبێ بۆ ڕوخانی ئەو ڕژیمە بەسیج بن تودەها و بزوتنەوەکان لە یەک نزیکۆ بن من لە قسەکانی سوالەکانی ئەوە دانەخەم بزوتنەوەی کرێکاری ئەبێ بزوتنەوەی ژنان وەکو بزوتنەوەیەکی سیاسی و اجتماعی بناسێت هەم سیاسیە چون خاستی سیاسی هەیە لە مقابڵی دەوڵەتێکی پیا و سالار و قدرەتمەندە هەم ئەوەی کە اجتماعیە چون لە هەموو توێژی کۆمەلگای هاتیە ئەبێ ئەمە بناسێت و ئێمە ئەبینین لە جنبشەکانە جنبشی معلمان دانیشتجویان بازنشستەکان ساڵمەندە چوزانم ئەو پەرستاران هەمووی ئەمانە نیوەی ژنە نیوەی پیاوە و ژنانێکی زۆر هەن لە سەفی مقدمی لە تەواوی ئەم جنبشانە ژنان فعالن طبقەی کارگەریش ئەبێ واقعەن ژنان ئەهمیەتی پێبا لە خاستەکانی خۆیان خاستەکانی ئەو مەترحکە وەختێکە متالباتێک داوا ئەکات
ئەبێ مطالباتی ژنانیش لەبیا بگونجێنێ. ژنان فقط ئەوە نین کە بچن لە پشتیوانی کرێکارانە دایک و ژن و خوشک و ئەمانەی بچن پشتیوانی بکەن لە کرێکارەکە. ژنان ئەبێ واقعاً فێری مبارزە بن بێنە ئەرسەی مبارزە خۆشیان ئەگەر سبحەینێش ژنەکان خاستێکیان بوو خاستێکی مەسایلی ژنان مەطالباتی مەترحکرا باقی جنبشەکانیش بێنە پشتی هەرەوە نەبێ ژنان بچێتە پشت باقی. کاتمان زۆر کەم ماوە تقریباً 10 دقەیەکمان کات ماوە بۆیە پێم خۆشە پرسیارێک بکەم لە هاوڕێتەوە دەست پێەکەم بەڵام دوایتریش دانەدانا پێم خۆشە ئێوەش نەزێری خۆتان بدەن. داهاتووی مبارزەی ژنان چۆن دەبین عمومەن هاوڕێتا و فەرموویەوە بەڵام بە کورتی تکایە. ئەگەر بمانێ ئاسۆیەکمانە بێ بۆ داهاتووی ژنانە بێ چاوشانێکمانە بێ بۆ ئەڵتی مبارزاتی و پێشڕەوی ژنان لە خەباتدا هەم لە ئێران هەم لە کوردستان ئێمە دەبینین کە هەر ئەم ڕەشگیریانەی ئەم دواییانەی بە تایبەتی کوردستان کە ژنان توێژێک بوون کە یەکجار زۆر دەست بەسەر کران بەدایان ژن بە تاوانیدا تاشتا و دەست بەسەر کراون لە سیا چاڵەکاندان. ئەمە نمونەی بارزی ئەوەیە کە ژنان لە سەنگەری خەباتەوەن و پێشڕەوەن بەخوان هاوتەری کردووە لەگەڵ بزوتنەوەکان بە تایبەتی بزوتنەوەی کرێکاری. بەڵام ئێمە ئەگەر بمان هەوێ ئەگەر باس لە ئەوە کە چ دەستکەوتێکی دەبێەوە چۆنی ئەبینی ئێمە دەبێت ژنانی ئێمە هەمزەمان کە ڕێخستن زۆر گرنگە بەخوان ڕێک بخەن لە گەڵ بزوتنەوەکانی تر بە شێوەیەکی زۆر ڕادیکاڵ و ساختارشکە بێنە مەیدانی خەباتەوە و داوای متاڵەباتی بەرحەقی خۆیان بکەن کە لە داهاتووی نەمانی کۆماری ئیسلامیدا کە هیوادارن بە زووی ڕووکە و ئەم ڕژیمە لەسەرکار نەمێنێ وەکو ئۆلگوی پێشتر کە ئێمە بوومان وەکو شۆڕشی وڵاتانی عەرەبی کە دەستکەوتی ژنان بەلاڕێدا چووە هەرەوەی کە لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە بینیمان کە ژنان سەرڕایەوە کە نەقش و ڕۆڵێکی زۆریان لە شۆڕشدا هەبوو بەڵام دەستکەوتەکانیان بەلاڕێدا چووە یەکەم توێژێک بوو کە دژ بەوان هەموو بەرنامە و ئەساسنامە و یاسایەک تەسویب کرا دەبێت لە ئێستاوە خۆیان ئامادەکەن بۆ هەر ئاڵوگۆڕێکی سیاسی خۆیان ئابدەیت بکەنەوە لەگەڵ ئاڵوگۆڕە سیاسیەکان و خاوەنی متاڵەبات و داخوازی خۆیان بن بە داخوازیەکانیان بسەپێنن بەسەر بزوتنەوەکانی تریوە خۆیان هاوتەری بکەن بە تایبەتی لەگەڵ زوتنەوەی کرێکاری چونکە ئێمە دەمەوێت لە یەک جملەدا ئاخر قسەی خۆم بکەم ئازادی ژن و ڕەهایی ژن و ڕەهایی هەموو چینەکان لە کۆمەڵگای ئێران مسۆگەرە لە دامەزرانی سیستمێکی سۆسیالیستی کە کێشەی تەبەقاتی تێیدا نەبێ خۆت بەخۆت تۆ لە ناو هەر سیستمێکدا کێشەی تەبەقاتی و چینایەتی نەبوو هەڵاواردنی ڕەگەزی هەموو کێشەکانت لەبەری نەچێ بۆیە ژنان پێویستە بە داخوازی ڕادیکاڵتر بە داخوازی بە سەپاندنی متاڵەباتی خۆیان لەسەر بزوتنەوەکایەتی و هەمزەمان هاوتەری بن. حەزەکەم یەک قسە بکەم هەرەوەی کە هاوڕێ فەراست و هاوڕێ ئەستی باسییان کرد ئێمە بزوتنەوەیەکی لیبرالمان هەیە وەکو فێمەنیستی ئیسلامی کە پێشتر نمونەی زۆر ناخۆشی بۆ حتا تەفرەقی خستە ناو بزوتنەوە جنبشی ژنانەوە. ژنانی کوردستان بە تایبەتی بە ژنانی ئێران نابڵێن بەم بزوتنەوانە و بە داخوازی ڕادیکاڵترەوە بەڕووخانی یەکەم شعاریان لە بەڕووخانی کۆماری ئیسلامی بێ لە ناوچوونی سەدەی یاساگەری هاوڕێ هەتا زۆر سپاس. هاوڕێ گوڵناس ئێوە بە خۆتان گەنجن و پێتان باتەوەجبەوە لە نزیکیشەوە چاودێری مبارزاتی ژنانەکەن ئێوە چۆن داهاتووی مبارزاتی ژنان ئەبینن؟ بەڵێ هاوڕێ من پێم خۆش ئاوا دەست پێکەم کەم مبارزە هەیە کە ژنان ناویا بەشدار نەبووێتن بۆ نمونە لە ئاعترازاتی 96 92 ئاعترازاتی معلمان، ئاعتراز بە کوشتنی کۆڵبەران، ئاعتراز بە کوشتنی ژنان بە ناوی شەرەف و ناموس هەموو ئەمانە ژنان بەشدار بوون و ماهیەتی جمهوری ئیسلامیان بۆ ڕۆشتن بووەستەوە. جمهوریەکی ئیسلامی کە تا مەغز و ئوستخوان زدی ژنە، جمهوریەکی ئیسلامی کە سیستەم بەر ژنان بۆ حفزی مەوجودیەتی خۆی هەر پەرە پێ ئەدایانێ بە باوەڕی من ژنان لە کوردستان هەر بۆ نمونە چاوی لێگە لە چەند ڕۆژی گوزەشتا لە وێنەکان ئایبینین کە بە بۆنەی 8 مارس مەراسمە لێتکیان گردە هەروەگەوەی کە دادەفەرست باسی کرد کە قەتنامەیە کە ژنانی سەقز دەریان کردووە ئەو قەتنامە زۆر ڕۆشنەکە ئەم ژنانە
ئیدی جمهوری ئیسلامیان ناوێ ئەم حکوومەتەیان ناوێت ئەم حکوومەتە هەروە بە قسەی من و تۆ ناڕوو هەیە لەو جۆرەی کە ڕفێقەکان باسییان کرد ئەبێ کاری بۆ بکرێ ئەبێ قەدەمی بۆ هەڵبگیریە ئەبێ جونبشهای کارگەری جونبشهای ژنان و جونبشهای دیکە لە پاڵیەکە پەیوەندیەکی ئەمیقیان بێ و ئەم پەیوەندیە ڕۆژ پێم زۆر سپاس کاتی بەرنامەمان زۆر کەمە پێم خۆشە هاوڕێسی و هاوڕێ فەرانسە زۆر بە کورتی لە یەک دوو کەلیمە بزانن ئایا واقعاً جونبشی ژنان گەشببینن بە جونبشی ژنان لە هاوڕێسیەوە دەست پێکەن زۆر بە کورتی تکایە گەشببینی تەبعاً یعنی ئەوەی کە ڕۆژێک ژنان پیرۆز دەبێت ڕۆژێک ئینقلابی هێرانێ پیرۆز دەبێت ڕۆژێک سۆسیالیزم بەرقەرار دەبێت ئەمن ئەوانە گەشببینن بەڵام ڕێگاکەی چۆن دەشتە پێشێ چییە چ دەکا ژنان بە تایبەت چەند دەتوانن دەڕەحبەری دابن و تاعینی ئایندەی ئینقلابی ئێرانێ بکەن ئەوە تاعین دەکا کە چ سەهمێکیان هەبێت زۆر سپاس هاوڕێ فەرانسەت ئێوەش زۆر بە کورتی بەڵێ منیش هەروە کەوت من هەموو شتەکان مەوکولەکەم بەوە کە جمهوری ئیسلامی ئەبێ بڕۆخێت ئەبێت تەواوی هەوڵ و تەلاشی بزوتنەوەکان بۆ ئەوەیە کە جمهوری ئیسلامی بڕۆخێت بەڵام بۆ ئەوەی کە ئەبێ ئێمە کاری بۆ بکەین جنبشەکە ئەمڕۆ هەیە من پێم وایە جنبشێکی ڕادیکال جنبشێکی ئەکادمیە ئەبێ ببێ بە جنبشێکی تودەیی لەناو ژنانی کرێکار و زەحمەتکێشی شار و دێ و حاشیەی شارەکانە و توودە ئەم توودەی ژنانە توودەیەکی بالقووەمان هەیە ئەبێ ئەمانە بکەین بە توودەیەکی بالفعل بۆ ئەم ڕوخانی ئەم ڕژیمە بێ بە بۆ جنبشێکی سەراسەری بە هیوای ئەو ڕۆژە زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێیانی بەشداربوو لەو بەرنامەیەدا هیوادارم بتوانم لە دەرفەتێکی تر بە تاکە کەسیا هەمووتان بەشدار بن لە بەرنمەیەکی ترە دیسان پیرۆزبایی ڕۆژی ژن بە ئێوە بە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواست ئەڵێم زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامە بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی ئەو بەرنمەیە کاتوساتێکی خۆشتان بۆ ئەوە دەخوازم سەرکەوتوو بن